بینەر و بیسەرین کوردستان 24 ئەف دەمێوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بۆت خازین خۆشحاڵ و بەختەوەرین جارێک دنهاتینە خزمەتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکەکە دیش بەرنامێ کوردی ئاین و زمانێ ڕۆژنامەگەریێ قورئانە پیرۆز پەرتووکە هیدایەت و ڕێنیشاندەر و ڕێنمایانە بۆ مرۆڤان ئەف چەندە ji بۆ مەرەما خودا ناسیێ و زانینە ئارمانجا ژیانە دنیایە و هەروەسا ژیانە ئاخرەتەیە بەلێت هەمان دەمدا ئەگەر تەماشای قورئانە پیرۆز بکەین دەبینین زۆر بوارن دیتر ئەپوردی بەحسکرینە وەک ئیشارەت و ئاماژە ئەم تکارین مفای لێوەربگرین و بچینەت ناوە وان پرساندا و مفای بوو ژیانە خوا ڕۆژانە وەربگرین لەو ڕات ناوە ئەvê خەلەکە بەرنامێ بە کوردیدا ددیدا ئاینیدا 121 ساڵیە ڕۆژنامەگەریە کوردی دئێخینە بەر بەحس و باسا و دیدا ئاینیدا چاوا بەحسا ڕۆژنامەگەریێ هاتیەکردن و چ ئاماژە و ئیشارەت بۆ vê çendê hene دیگەر زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر بەخێر بی مامۆستای سەلامەت مامۆستا وەکەمە بەحس کردی قورئانە پیرۆز قورئانێکە تەفگرە و یا شاملە و بەحسا زۆربەی تشتان هاتیەکردن ئەگە ڕاستە و خۆشی نەبیتن ئاماژە بەحس هاتیەکردن لەوڕە مدوێتن بزانین دیدا قورئانە پیرۆزدا چاوا ئاماژە دایە ڕۆژنامەگەریێ ئانک و پێناسا قورئانی چاوا بۆ ڕۆژنامەگەریە بە ناوی خی گەورە و میهرەبان زۆر جار ئەم پرسیارە دەکرێت دەڵێن یعنی بۆچی زۆر جار ینی مرۆڤی موسڵمان پێویست بەوە دەکات سەرنج لە قورئان بدا لەگەڵ باسکردنی هەر دیاردەیەکدا دەڵێن ئایا قورئان باسی لە هەموو شتێک کردووە دەڵێ نا بەڵام قورئان ئیشارەتێکی بچووک یا بە مانایەک ئاماژەیەکی بۆ هەموو بابەتێک بە ئاماژە ئیشارەتێکی بۆ کردووە ئێمە دەتوانین ئیستیفادەی لێ بکەین یعنی قورئان کتێبێکی هیدایەتە ناچێتە نێو وردەکاری شتەکانەوە ناچێتە نێو وردەکاری هەموو بابەتەکانەوە بەڵام بۆ هەر یەک لەو بابەتانە ئاماژەیەکە ئەو ئاماژە بچووکەی قورئان ئەگە بیدۆزینەوە زۆر زۆر گەورەیە زۆر سوودی لێوەردەگرێت ئەم کارین بێژین شەنگستە و قەواعدی تەفگرن بوو زۆربەی ژیانی وەرگریت دەتوانی وا بڵێ چونکە ڕێسای تێدایە چونکە دەتوانی بڵێ دۆزینەوەکانی وردەکاریەکی دەوێت بۆ نمونە ئێستا ئێمە بەرەو یادی 121 ساڵی ڕۆژنامەگەری کوردی دەچین ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا لە سای ئەو ئازادی کە هەیە ڕۆژنامەگەری و میدیا ترکاڵی ڕۆژنامەگەری ئەو کاتە ڕۆژنامە هەبوو چونکە نووسین بووە ئیدی ئەمە دەڕوات دەچێتە هەموو بابەتەکانی دیکە میدیایی هەموو دەگرێتەوە ئەمڕۆ زمانی میدیا زمانی ڕۆژنامە ئەو زمانە خوازراوە نییە کە هەمومان دەیخوازین و تەمەنای دەکەین چونکە لە ڕاستیدا دەبینین زمانێکی زبرە زمانێکە تەبایی دروست ناکات تا ڕادەیەک ئیدی پێویست بەوە دەکات لە ڕوانگەیەکی ئاینیەوە ئاماژە بکەین خەڵک زۆرە لەم یادەدا کە ڕۆژی 22 نیسانە چونکە لە 22 نیسانی ساڵی 1898 مقداد بەدرخان بۆ یەکەمین جار ڕۆژنامەیەکی داهێنا بڵاو کردەوە بە ناوی کوردستان کە ڕۆژنامەیەک بوو ئەو کات لە قاهێرە دەرچوو دوجار باسی دەکەین بۆچی لەوێ دەرچوو باش کەواتە لە 22 نیسانی ساڵی 1898 کە ڕۆژنامە و یەکەم ڕۆژنامەی کوردی دێتە ئاراوە زۆر گرنگە ئێمە تەماشا بکەین ئەو ڕۆژنامەیە لە زۆربەی زمانەکانی ترا ناوی تایبەت بەخۆی هەیە لە زمانی عەرەبیدا پێی دەڵێن سەحیفە پێی دەڵێن سوحوف جەمە زۆر گرنگە ئاگاداری ئەوە بین قورئان ئەم وشەیە مادام هەمان وشە لە قورئاندا بوونی هەیە با بزانین خوددا کە پێشی ئەوەی کتاب بنێرێ چونکە کتاب جیایە و سوحوف جیایە سوحوف دەتوانی بڵێ لە قورئاندا خوددا لە قورئاندا دەفەرمێ ئین هذا ئەم شتانی کە ئەڵێ باسمان کرد لەوە پێشەوە لەفی الصحف الأولى صحف إبراهيم وموسى واتە موسى ولقد آتينا موسى الكتابة دوجار کتابەکە لەوێ تەوراتە بەڵام پێشی تەورات صحفی هەبووە دەڵێن زانایانی تەفسیر دەڵێن صحف چییە و کتاب چییە کاتێک کە ئەڵێ صحف بریتە لەوانەیە لە المەبسوط یعنی پەڕێک لاپەڕێک شتێکی تێدا نووسرابێ بابەتێکی دیارکردی بەڵێ پێ دەگوترە سەحیفە بەڵام ئەم سەحیفەیە ئەم سوحوفە کە جەمعەکەیس بۆ سەحیفە دێ ئەمە ئەو بابەتانەی تێدایە کە هێشتا کامڵ نەبووە و هێشتا کۆنکریتی کۆتایی پێ نەهاتووە دوای ئەوەی کە بابەتەکان جێگیر دەبن و کۆنکریتی دەبن ئەوجا لە دووتوێی دوو بەرگی کتێبێکدا کۆ دەبنەوە اینجا کتێب دێ کەواتە بێمە سەر باسەکەمان لەسەر سوحوفە خوددا سوحوفی ناردووە بۆ زۆرێک لە پێغەمبەران خوددا پێشی ئەوەی کتێب بنێرێ و پێشی ئەوەی کتاب بنێرێ بۆ زۆرێک لە پێغەمبەران سوحوفی بۆ ناردوون پەڕێک دوو پەڕ دەکات کە تیایدا کۆمەڵێک ڕێنماییە لە پێغەمبەر درودی خۆی لەسەر دەپرسن دەڵێن سوحوفی ئیبراهیم چ بوو
دەڵێ کۆمەڵێک پند و کۆمەڵێک ئامۆژگاری تێدا بوو کۆمەڵێک پند و کۆمەڵێک ئامۆژگاری تێدا بوو جەبە بزانین خوددا سحوفەکانی خۆی چۆن پێناسە دەکا چۆن وەسف دەکا تا بە ڕۆژنامە نووسی ئەمڕۆژ بڵین لە ڕوانگەیەکی ئاینیەوە پێویست بەوە دەکا ئێمەش ئەو وەسفانەمان هەبێ بۆ ڕۆژنامەگەری ئەمڕۆ خوددا لە قورئاندا دەفەرمێ کە باسی سحوفی ئولا دەکا و باسی سحوفی ئیبراهیم و موسا دەکا دەفەرمێ دوجار ئەم وحیە کە خوددا وشەکانی خۆی قسەکانی خۆی دەنێرێ بۆ پێغەمبەران لە ڕێ ئەوانی شۆ بۆ مرۆڤەکان چۆنی وەسف کردو سحوف ئەڵێ فی صحفین دەفەرمێ فی صحف مکەڕەمە یعنی سحوفەکانی خوددا مکەڕەمە یعنی ڕێز لێگیراون ڕێز لێگیراون شایانی ڕێز لێگرتن بۆیە سحوفی خوددا مکەڕەمە یعنی ڕێز لێگیراوە ئەوجا دەفەرمێ فی صحف مکەڕەمەة مرفوعة مطهرة مرفوعة یعنی بڵند کراوە مطهرة یعنی پاک ڕاگیراوە پاک ڕاگیراوە تۆ لە یادی ڕۆژنامەگەریدا ئەم سێ وشەیە گوتم ئاماژەی قورئانی ئەم سێ وشەیەمان هەبێ ڕۆژنامەگەریەکی زۆر جوانمان دەبێت فی صحف مکەڕەمە یعنی بەمانایەک تۆ ئەگەر ڕۆژنامەت هەبێ ڕۆژنامەکەت ئەو بابەتانە و ئەو زمانی کە پێی دەنووسی ڕێز لێگیراو دەبێ ئەگە جوان بوو ڕێز لێگیراو دەبێ بڵند کراو دەبێ لە هەمان کاتیشدا پاک ڕاگیراو دەبێ متەهەرە کەواتە نەچین بۆ زمانێکی پیس نەچین بۆ زمانێکی تانە و تەشتەر نەچین بۆ زمانێکەوە چۆن دەڵێ زیان لە مرۆڤەکان بس اف برا ورده جنابتت كلمه مستدنا برا الصحف رب العالمين فريكرين ودنا برا الصحف انسان نويسيتن چند برا ورده كواقعيه ڕاستە چونکە خوددا لە قورئان دەفەرمێ وقولوا للناس حسنا يعني ولا تجادل أهل الكتاب إلا بالتي هي احسن كوابيه وقل لعبادي يقول التي هي أحسن وقل لعبادي يقول التي هي أحسن كلامي خدا هموي حسنة كلامي بيغمبر دودي خوي لسر هموي حسنة هموي شاكة كوتا خداش بأيمد دفرميه إيواش بسن وشي حسن وأحسن باش وباشتر جوان وجوانتر بكار بينن بله أوتا أويك خدا بكورين ما يكبه إيمي ددا فيرمان دكا كأم شتي خدا ناوينا الصحف أو رزي جيراوة باك راجيراوة لهمان كاتشا بلند راجيراوة كواتا أجر إما دمانه به رجنا مكان من إما دمانه نسراوة كان من رزي جيراو بن بلند كراو بن چون دەڵێ لە هەمان کاتیشدا پاک ڕاگیراو بن دەبێ ئاگدار بین وشەی پاک و پاکتر دەما جەنابێتت بێژیتن زمانێ وەکوت بێژنێ ڕۆژنامەگەریە زمانێکی زبرە مەبەستاتە سەر ئاستی کوردی یان ژیل سەر ئاستی دنیای لە ئاستی دنیا بە هەر هۆکارێک ڕەنگە وابێ بەڵام ئەوان پیشەیەکە دەزانن ئێمە ئێستا ئەمڕۆ لە کوردستانە قسە دەکەین لە بەرنامەی بە کوردی باسی ڕۆژنامەگەری کوردی دەکەین کە باسی ڕۆژنامەگەری کوردی دەکەین هەست دەکەین ئێستاکە ئەم زمانەی ئێستا بەکارێ هێنرێ زمانێک نییە کۆکەرەوە بێ زمانێکە زمانی شەڕە زمانێکە زیاتر زمانی داتا و ئەوانە نیە جاخوا لە قورئاندا ئاماژەیەکمان پێ دەڵێ کە ئەمڕۆژ زانستی ڕۆژنامەگەریش بەکاری دێنن دەڵێن لە ڕۆژنامەدا هەر هەواڵێکت بڵاو کردەوە دەبێت چەند مەرجێکی تێدا بێ دەبێ بزانی چێ چ دەڵێ وانە لە هەمان کاتدا دەڵێ باسی چێ و چی و کەی و لەکوێ و بۆچی دەبێ وەڵامی ئەم پێنج پرسیارە دەستکەوێت خۆگە وەڵامی ئەم پێنج پرسیارە دەست نەکەوت کارێک نییە پێ بۆتی ڕۆژنامەگەری سەر لە یادی ئیسرا و میعراج ئەبینی تەماشای ئەو ئاەتە بکە خوا لە قورئان دەفەرمێ سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا آياتكاني قرآن أوهن يعني الآياتكاني قرآن تماشا دەکەی وەڵامی هەموو ئەو شتەی کە ڕۆژنامەگەری داوای دەکا دەست دەکەوێت چێ سبحان الذي يعني خدا کەواتە چێ ئەم کارە دەکا ئیسرا پێک هاتیت شروبەکردنی نافدانە الذي وەڵامی چێی دایەوە خدا أسرى بعبده أسرى بعبده بچێ بعبده لە هەمان کاتدا چی بوو چی کرد وەڵامی چی ئەسرا ئەسرا شەوڕەوی پێکرد ئەوە چیەکەیە بعبده کەی لەیلەن کاتەکە کاتی شەوە اینجا لە چۆ بۆ چۆ من المسجد الحرام إلى المسجد الأقصى دوجار بو لنريه من آياتنا كواتا همو أمانة بيمان دلي ئاماژەی ورد و جوانن لە قورئاندا کە ڕۆژنامەگەری ئەمڕۆ و میدیاکاری ئەمڕۆ دەبێ بەکاری بەڵێ دەستێتت خوش مامۆستای بەڕێز هەر سەبارەت دەوێت چەندێن بەدەوێتن بچینێت ناوا شارین کوردستانیدا و ئەف پرسیارە هاتی ئاراستەکردن حتا چه ئاست ئەلزمانی ڕۆژنامەگەریە و میدیای بگشتی تو ڕازی
خوێنەرێکی ڕۆژنامەوانی تا حدێک لیان ڕازیم بەڵام پێویستەکە بە سادەتر بە شێوازێکی سادەتر دابڕێژێ بۆ ئەوەی هەموو کەسێک لێ تێبگا هەموو کەسێک لە مەفهومی چۆنەڵی ئارتیکلەکە تێبگا. هەرێما کوردستانی تایبەتیژی با ساڵێ داویەدا ڕۆژنامەوان gelek zêde bûne. Yani binaf rojnamevanin el turê civakî taybetî her kesê hat xwe derê xiste rojnamevanin û babeteke azrand û ehtimal e gotinên wî ser û binlêk de du gotinên durist jê dernakevin. Odrastî da jî em hemî nebtinê ev xelkê hene em hemî jî ew rojnamevanê gelek baş û kamillînî ku bêjin rojnamevanîn em hemî pêtivî hindê ne biçîn dewra wergirîn taybetî jî li ser zimanî û zimanê rêzmaniyê dayê. Bele bi rastî rojnamegeriya Kurdî nûkeda her çende zengîniyek xwe dîtiye çendîn dezgeh zêde bûyne beramber salên borî û piştî serhildanê me dît ku tinê yek dû dezgeh hebûn nûkeda xweşhalî ve bidan dezgeh hene lê zêdebûna van dezgah endek caran nerîniyên xwe jî hene ji ber ku nûkeda eger em behsî zimanê mîdyayê bikin her kenalekî yan her dezgehekê mîdyayî şêwazekî bu egerê wê çendê ku zimanê Kurdî yê diris ji bîra xelkî biriye. ڕاستی میدیاکان ڕۆڵی خۆیان هەیە بەڵام بە شێوەیەکی زۆر باشنە ینی بۆ نمونە کە زۆرجار لە میدیاکانەوە ئەبینین کە چەند کەسێک قسە ئەکەن ینی ئەنووسێ ئەلسلێمانیە بە عەرەبی ئەینووسێ بە کوردی ناینووسێ باشە بۆ ینی بەڕێمە پێویستە نەوەکانمان ڕابهێنین لەسەر زمانی کوردی چی ببینین بە چه بیستنی یاخود نووسینەوە بێت. ڕاستی ڤگاوی gelek alavêt bermişe bûn bu heke ragihandin rolê xwe binîtin û çe medya sosyal medya lê ne wî astê pêdivîne ku xelekî razî bitin ji ber ku Kurdî zimaneke lê gelek alavêt hatine navda ber xelkî berze wê çibadînê bit ya soranî bitim min biware îşta ew kesê dirist peyda nebe ku dirist karê ser ragihandin û karê rojnamegerî biketin dibitin kesên bispir û akademî her wisa xwe zanka jî ku dirist xwe van babeta bikene heta bu hekê kesêt avaker peyda bikin. بینەرن بەڕێز سوپاس بۆ بەشداربوویان کە ڕاوسەرنجین خواڕاستەی مەکرین دەستێمان خۆ ساخ و سەلامت بن. مامۆستای بەڕێز هەر تشتێکی ئەم بەحث بکەین شتێکی باش بیت ئەکید هەندێک بنەما هەنە سەر ئەساسێ وان بنەمایە ئەو تشت بەرباشیە چیتن. لەو ڕەمەدوێت بزانین دیدا ئاینیدا چ بنەما هەنە بۆ ڕۆژنامەگەریەکە تەندروست و یا سروشتی و یا باش. بەڵێ بنەمای یەکەم ئەوەیە کە چۆن دەڵێ تەماشای قورئان بکەی خوددا لە قورئاندا دەفەرمێ نون کە حرفێکە پیتێکە پیتە نون والقەلەمی وما یەستوڕون دەڵێ ڕۆژنامەگەر ڕۆژنامەوان ڕۆژنامەنووس تەماشای کە خوددا سوێندی بەچی خواردو بە پیت ئەوجا بە پێنووسەکە ئەوجا بە ڕستە و دێڕەکان کەواتە وما یەستوڕون ئەم سەترە ئەم دێڕە هەر لەو پیتانە پێکاتوە لە کۆی پیتەکان دێڕێک پێک دیێ و بەچی دەنووسرێ بە قەڵەم دەنووسری ئیدی ڕاستە ئەم سەردەمەکی بۆرد و ئەم شتانەشێ بس باسەکە لەسەر ئەوەیە کە ئەساسەکە ئاوا بووە کەواتە ئەو پێداویستیانەی کەوا ئێمە پێی دەنووسین و ئەو ڕستە و ئەو پیت و ئەو پێنووسە خوددا سوێندی پێ خواردووە دەبێت لە ئاستی ئەو پیرۆزیە بین کاتێک کە دەست دەدەینە قەڵەم کاتێکە چێکی بۆرد کاتێککە دەنووسی دەبێت لە ئاستی ئەو پیرۆزیە بی کە خوددا باسی دەکات دوو خوددا سوورەتێکی ناوناوە ئەنەبە نەبە و خەبەر جیاوازن خەبەر هەواڵێکی زۆر سادە و ساکار بێ پێدەوتری خەبەر پێدەوتری هەواڵ بەڵام نەبە ئەگەر بکەی بە کوردی تا ڕادەیەک جۆرێک چی دێ ینی هەواڵی پێشبینی کراو یعنی تۆ پێش دەکەوی کەواتە کاتێک کە خوددا بوو دەکەی ئەبە ڕاستە کەواتە چۆن دەڵێن تەنەبوو چۆن بە یەکێک لە سیفەتی پێغەمبەران دەڵێن نەبی تەنەبوو ئەوەی کە کەش و هەوامان پێدەڵێ هەفتەیەکی دیکە و دوو ڕۆژی دیکە کەش و هەوا وا دەبێ ئەوە لە عەرەبی زمانی عەرەبی بچیتە ینی سە لە عێراق پێی دەڵێن المتەنەبئ الجەوی واتە پێشبینیکاری کەش و هەوا بۆ چکە پێش وەخت پێمان دەڵێ کەواتە خوددا جارێکی تر لە سوورەتی نەبە عەممە یەتەساءەلون عن النبأ العظیم الذي هم فيه مختلفون نەبە کەواتە نەبە گەورەترە لە خەبەر ئەمڕۆ ئێمە زۆر بە زەحمەتی دەبینین ڕۆژنامەنووسێکی ڕاستەقینە هەواڵی پێشبینی کراومان پێ بڵێ پێش ئەوەی بکەوینە ناو قۆرتەکە پێش ئەوەی بکەوینە چاڵەکە پێش ئەوەی تووشی گرفتێ بین پێمان بڵێ نەکەوێتە دوای ڕووداوەکان ئەها دەڵێن ڕۆژنامەگەریت هەیە دەکەوێتە دوای ڕووداوەکان ڕۆژنامەگەریت هەیە لە پێشی ڕووداوەکانە زۆر گرنگە لە پێشی ڕووداوەکان بین بۆ ئەوەی نەکەوینە نێو ئەو گرفتانەیەکەوە تووشمان دەبێت خاڵێکی دیکە کە خوددا لە قورئاندا باسی دەکات ئەوش ئەوەیە کە فەرمێ إن جاءكم فاسق بنبأ فتبينوا یعنی دەکرێت تۆ نابێ هەموو هەواڵێ بڵاو بکەیتەوە
چونکە بۆ دەڵێن سەرمایی هەر کەسێک شتێکە ینی سەرمایی بازرگانێک چییە؟ پارەکەیەتی دەڵێن سەرمایی ڕۆژنامەکار و میدیاکار و ڕۆژنامەنووس چییە؟ ڕاستگۆیەکەیەتی ڕاستگۆیەکەی لەدەستدا سەرمایی ڕۆژنامەکار و میدیاکار دەفەوتێ و دەڕوە لەبەر ئەوە خوددا لە قورئاندا دەفەرمێ گلەی لە هەندێک مرۆڤ دەکا خوددا لە قورئاندا وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به هەواڵ دووشتە یا دڵخۆشکەرە یان ترسێنەرە وانە کەواتە خوددا دەفەرمێت چ ئەو هەواڵانەی دڵنیاییمان دەدەنێ ئەمنە چ ئەو هەواڵانەی کەوا دەمان ترسێنن ئەو دووە ئەم دووە دوجار دەفەرمێ هەندێک کەس هەر ئەم جۆرە هەواڵەیان پێگەیشت هەر کامی بوو ئەذاعوا به یەکسەر بڵاوی دەکاتەوە ئەوە چی دەبێ ڕازگۆی لە دەست دەدەیت و لە هەمان کاتیشدا هەوڵاتیان دەشڵەژێنی تو سێری کە هەواڵی خۆش وەکەوە وایە یەکێک دەڵێ هەموو پاشەکەوتەکەتان بێکجا دەدەینەوە یعنی هەواڵی وا دەبیستی تۆ کۆمەڵگە هەمووی دەخێتە ئاستێکی دڵنیایی دوای دەرەچێوان نییە یان هەواڵێک دێ دەڵێ ئەوەی خواردووە فلان ڕۆژ ئەو خواردنەوە تووشی فلان نەخۆشی دەبێت ئەویش ترسێن ئەوش تۆ قاندنە ئەوی جوان نییە کەواتە خوددا زۆر بە جوانی پێمان دەڵێ هەواڵگەرێک دڵنیاییەک و جۆرێک لە تەخدیر و سەربوون بە مرۆڤەکان دەدا هەواڵی وا نابێت لی دڵنیا نەبی نابێ بڵاویکەیتەوە جۆرێک لە هەواڵ تۆقێنەرە نابێت بڵاویکەیتەوە لەبەرەوە دەستەواژەکە خۆی وەکو چۆن لە قورئاندا سوحف هاتووە لە قورئاندا دەڵێن خوا سوبحانەوە وتعالە لەم دەستەواژانە پێچەوانەکەشی بۆمان چۆن دەڵێ زۆر جار دەڵێن فکر چییە دەڵێن مەقلوبی فەرکە ینی مێشکی خۆت دەجوڵێنی بەکاری دێنی فکرێک دێتە ئارە دەڵێن سوحف لەو سەرەوە بیخوێنیتەوە دەبێ بەچی دەبێت سوحف بەعکسەوە بیخوێنیتەوە دەبێتە فەحس ینی بە معنە بێت تۆ هەواڵەکانی خۆت فەحسکەی هەواڵەکانی خۆت تێستکەی بزانی ڕاستە دروستە سەرچاوەکەی ڕاستە جا سوحف فەحسیشی لێ دروست دەکرێت لە هەمان کاتیشدا سەفحیشی لێ دروست دەکرێت یعنی چۆن دەڵێ چاوپۆشین و لێبوردە یعنی ئەمڕۆ چەند پێویستیمان بە ڕۆژنامەیەکە بیر بۆچوونێک بڵاو کاتەوە کە جۆرێک لە سەفحی تابێ سەفح بەمانای ئەوەی کە جۆرێک لە ئاشتواییمان بۆ دروستکە وانە یعنی بۆچی لە زمانی قورئاندا دەوترێ سەفح خوددا دەفەرمێ فاعفوا واصفحوا فاعفوا واصفحوا دەڵێن بە کوردی دەڵێن هەردووکی دەڵێن لێبوردن لێبوردەی بەس خۆی جیاواز زەمانەکە بەلێ جیهانە ڕۆژنامەگەری دەما مستاخفتنەکەیە کە بێژن کاری ڕۆژنامەگەری ئەوە بابەتە وەرژینتە نە چارەسەریە داپڕێژیت و خەڵکی ئامۆژگاریە بۆ پێشکەش بکەن جا لێرە کەواتە باسی وروژاندن بۆ وروژە هیچ کاتێک لە قورئاندا نیەتی وامان نییە بابەتێک بۆ وروژێنی بۆ وروژاندن بابەتێک ئیسارە بکەی هەر بۆ ئیسارە هەموو بابەتێک دەبێ گرفتێک هەبێ چارەسەریکەی کەواتە ئەگە بڕوانی عەفو و سەفح فەرقی چییە عەفو ئەوەیە من لە تۆ دەبورم بەس شتێک لە دڵما هەرماوە تۆ نازانی بەس سەفح ئەوەیە بەڕاستی لێت دەبورم و لەو هەڵەی بەرامبەر من کردوتە لە دڵی خۆشمە هیچ ناهێڵم بۆیە دەڵێن سەفح و سەفحە لاپەڕەیەکی تازە هەڵدەی کاڵێ وەصفحو یعنی سەفحە بە لاپەڕە دەڵێن سەفحە وەصفحو یعنی پەڕەیەکی نوێی سپی هەڵدەرەوە جامڕۆ لە کۆمەڵگەی کوردەواری چەند پێویستمە هەموو شەڕی کوردەواری بە شەڕی کۆنەقی نەکرێ هەموو کوردەواری شەڕی کۆنەقی نەکە ئەوەت باتەوە بۆ ساڵی ئەوەندە ئەوەت باتەوە بۆ ساڵی ئەوەندە ئەوە لە ساڵی ئەوەندە ئەوەیە کرد ئەوە لە ساڵی ئەوەندە هەمووی کۆنەقیدە کەس باسی ئێستا و ئایندە ناکە وەکو خوددا فەرمووی نەبە یعنی باسی ئایندە بکەین لە ئەمڕۆ باسی ئایندە بکەین شەڕ بە کۆنەقین نەکەین جا بۆیە قورئان خۆی گەورە فەرمی وەقولوا للناس حوسنا یعنی بێ بۆ هەموو مرۆڤایەتی ئێمە قسەیەکی جوانمان هەبێ خوددا فەرمی وهدوا إلى الطيب من القول وشەی پاک وشەی پاک لە هەمان کاتدا پێغەمبەر فەرمووی فليقل خيرا من كان يؤمن بالله واليوم الآخر هەر کەس بڕوای بەخوا بە ڕۆژی دوایە چی بکە فليقل خيرا ئەو لیسم یا چاک بڵێ یا بێدەنگ بە کەواتە کە چاکت پێ نەبوو بێدەنگی باشترە لە وتنی خراپ بێدەنگی باشترە لە وتنی خراپ اینجا لێرەیە ئەمان باتەوە سەر ئەوەی کە تۆ خەباتەکەی تۆ چییە خەباتەکەی تۆ خەباتی وشەیە خەباتی تۆ خەباتی وشەیە وەکو چۆن خوددا ئەم قورئانی نرد بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر لە دوای ئەو بۆ ئێمە دەڵێ کەس مەکوژن وجاهدهم به ئەی بالقورئانی جیهادا کەبیرە یعنی خەباتی گەورە کام خەباتە ئەو خەباتەیە کە بە وشە دەکرێت بە وشە دەکرێت کەواتە ڕۆژنامە نووس خەباتەکەی خەباتی وشەیە مادام خەباتی وشەیە خوددا فەرمی با وشەکانی چی بێ مەرفوعە بێ مطهرە بێ بینی پاک بێ پاک ڕاگیراو بێ بەڵند ڕاگیراو بێ جامان بەوەتە سەر ئەو خاڵی کە باست کرد ئێمە نابێشت ینی ڕۆژنامەگەری شت ئیسارە بکە هەر بۆ ئیسارە دەبێ بۆ چارەسەر بێ دەڵێن ئەمە پزیشکە ئەمە نەخۆشەکەیە ئەمە نەخۆشیەکەیە پزیشک
نەخۆش نەخۆشی ئەگەر نەخۆش بڕوای وابوو نەخۆشیەکەی دەیکوژێ نەخۆش و نەخۆشیەکە یەکی گرت چوونە پاڵ یەک پشتی یەکیان گرت قسەی دکتۆر تیا دەچێت ئەگەر دکتۆر پێی وابوو ئەو نەخۆشیە بەڕاستی کوشندەیە دکتۆر قەناعەتی وابوو پزیشک و نەخۆشیەکە یەکیان گرت نەخۆشەکە لە نێو دەچێت ئەمەشمان نەویست کەواتە چیمان دەوێت دەمانەوێت پزیشکەکە و نەخۆشەکە یەک بگرن ڕێنمایەکانی نەخۆشەکە ڕێنمایەکانی دکتۆر جێبەجێ بکە ئەو کات چێ لە نێو دەچێت نەخۆشیەکە لە نێو دەچێت کەواتە حکوومەت و ڕۆژنامەنووس بەرامبەر بە دیاردەیەک یەک بگرن بۆی دیاردەکە لە نێوچی دەستێتت خۆش مامۆستای بەڕێز بینەرێن هێژا پشتی بینڤەدانەکە کورت و دەهی نەف جواتەوەین بەڕێز بینەرن بەڕێز دووبارە سەڵافوە بن گەلوە دای نەبوو پتر درجە پێدان ئەدگەل vê tewarême destnîşan kirî ayîn û zimanê rojnamegeriyê. Mamsta cana bête pêşî navbirê amajadawê çendê ke rojnamegerî pêk têtin peyvan. Lewra axiftinek heye hindek car tête gotin ke xodê Qur'ana pîroz hindek car peyvên tund bi kar înaynet nava xîtab û gotara xwe da. Ev çi digeyînît û bû çi ştekê dizivîtin. بەڵێ هەموو جا گوتومانە ئەو شتێک کە لە نێو قورئاندا دەیخوێنیتەوە ئاگات لێ بێ بزانی چیە گوتوێتی یعنی ئەگە قائیلەکە بێژەری وتەکە نەدۆزیتەوە ئەو کات لێت تێکەچێ یعنی کۆی گشتی ئاخفتنە ڕەب العالەمینینە بەڵێ بەڵام خوددا لەسەر زمانی چیە بۆمان دەجێڕێتەوە ئەو هەموو جا وا دەڵێن کاتێکە چۆن یعنی ئەڵێ فلانە کەس ئەڵێ لە قورئاندا من دەخوێنمەوە خدا قسەی بە ئافرەت وتووە یعنی قسەی خراپی بە ئافرەت وتووە دەڵێ چۆن وای وتووە دەڵێ خدا فەرموویەتی ئینە کەیدەکونە عەظیم ئێمەش وا دەڵێن ئەڵێ قورئانە ڕاستە بەس خدا بۆمان دەجێڕێتەوە چی ئەم قسەی کرد مێردەکەی وا دەڵێ مێردی با بڵێن ناوی زولەیخا بێ مێردی زولەیخا وا دەڵێ ئەو دەڵێ ئینە کەیدەکونە عەظیم کەواتە خدا بۆمانی جێڕایەوە یعنی چۆن ئەقوامێک قسەیان بە خدا وتووە وقالوا إن الله فقير خدا قسەی بەخۆی نەگوتووە خدا نەیگوتووە خدا هەژارە دەڵێ خەڵکانێک هەن دەڵێن خدا هەژارە کەواتە ئەبێ ئاگادار بین دۆزینەوەی ئەو کەسەی کە قسەکەی کردووە لە نێو قورئاندا زۆر گرنگە چەند تۆ جاری وقال الذين كفروا ئەمە نەدۆزیتەوە لە پێشی ئاەتەکە ئەمە لادەی ئەڵێ لا تسمعوا لهذا القرآن والغوا فيه أي باشا خوا فرمي يعني خوا فرميتي الله يونه خوا القرآن فرميتي لا تسمعوا لهذا القرآن والغوا فيه الله يخوا خوين تو بيشكي وقال الذين كفروا أم بزو كوات الزور جار هندير كذبة هلا أو آياتك نيوي ديني نيوكي بيشي نالب زين شو وايقتو أجرنا هميشا أبي كسيك هبي لتون رويا بقعت آستي فرعون ناديره كمو دقمنا لآستي فرعون أبي بڵێ ما علمت لكم من إله نەکهڕب إله ما علمت لكم من إله غيري لە من پەرستراوتر لە غەیری من یەکێک بیپەرستێن نییە هەر منم ئێوە شتێکی زۆر خەتەرە ترسناکە باشە بڵێ ئەنا ڕەبوکم الأعلى من خدای ئێوەم و من خاوەنی هەمووتانم و خدای بڵندی ئێوە باش کەواتە هەموو ئەم وشانە ئەمە فرعونە جەمە زانای کوردی خۆمان بەری چەند سەد ساڵ لەمەوبەر ابن قتيبي دینەوەر ئەکەوێتە کوردستانی ڕۆژهەڵات بەشێک لە زانایانمان چۆن ئامێدین و بەشێک لە زانایانمان شارە زورین و بەشێک لە زانایانی ئێمەش بەشێکی باشیان لە دینەوەر بوونە جا ابن قتيبي دینەوەری کورد لە کتێبێکی بە ناوی عیون الأخبار لەوێدا ئەم شتە جوانە دەجێڕێتەوە دەڵێ یەکێک بە ناوی وەعز و ئرشادەوە هاتە لای هارون الرەشید گوتی یا ئەمیر المؤمنین ئەی ئەمیری مسلمانان هاتووم قسەیەک بکەم بەڵام لە ئێستەوە پێتەڵێم قسەکەم زۆر توندە ئەبێتە حەمولی بکەیت وتی ڕاستە شتیوان نییە و نابێ قسەی تون بکەی بۆ قسەی تون دەکەی تۆ باشی یا موسا وتی موسا باش وتی من خراپم یا فرعون وتی تەمەن فرعون ئێوتی کە موسا لە تۆ باشترە خدا لە تۆ باشتری ناردووە بۆ لای لە من خراپتر خدا لە تۆ باشتری ناردووە کە موسایە بۆ لای لە من خراپتر کە فرعونە أفرمي فقولا له قولا لينا فقولا له قولا لينا بكردي يعني وشو وتو رستو شون دالي قسي زور نرمو نياني لقل دابكن لعله يتذكر أو يخشى بودي أخوتو نبي هالرشي اللي يبكي
جا لەبەرەوە ئەوێت تۆش قسەکانت جوان بێ و نەرم بێ و نیان بێ و ڕێکوپێک بێ جوان بێ اینجا لێرەوە کەواتە ئەمە خاڵێکی زۆر زۆر سەرەکیە لەوانەیە یەکێک بڵێ آخر مەسەرەن هەندێک جار لە قورئاندا دەبینم مەسەرەن خوددا دەفەرمێ ئولائیکە کەلئەنعامی دەڵێن ئەمە قورسە ئەگەر من و تۆ بێڵێن هەندێک کەس هەیە زۆر هەڵە تێدەگا دەڵێ ئەوە نییە خوددا لە قورئاندا گوتوێتی ئولائیکە کەلئەنعامی كالكلب يلهث ئەوە پێی دەوتێ چی شتێکی پێ دەڵێن ئەحکام الله شتێکی پێڵێن ئەحکام البەشەر ئەو وشەیە کە خوددا بۆ خۆی ڕێپێدراوە بەکاری بێنێ بۆ ئێمە ڕێپێدراو نیە بۆ لەبەر ئەوەی تەنها خوددا دەزانێ ئەو وەسفە شایانی چێ و پڕبەپێستی چ ئینسانێکە خوددا بە شێوە گشتەکەی دێڵێ بەڵام تۆ دەڵێ فلانە کەس وەکو ئاژەڵ وایە ئەڵێ چۆن وا دەڵێ کاکە ئەڵێ تا خوددا وایە و خوددا وتی ئەو فلانە کەسە وایە نە خوددا گوتی ئەو کەسانەی کە صیفەتیان وایە خوددا ناوی کەسی نەبردووە خوددا صیفەتەکەی داوە تۆ دێی ئەمە پێی دەوترێت تەکفیر المعین خوددا لە قورئان گوتوێتی ئەوەی وابکە کافرە ئەمە گشتیە یەکێک دێ بە معەنێکی دەلکێنێ دەڵێ ئەو فلانە کەسە کافرە دەڵێ دەڵێ وای کرد نە ئەو پێ دەڵێن تەکفیر المعین کەواتە لێرە بزانە هەموو قورئان تەماشاکەی معجزەیەک لە معجزەکانی قورئان لەکوێیە لەوەیە کە خوددا دەفەرمێت تەبەت یەدا ئەبی لەهەب باشە خۆگەر بە عەقڵ تەماشاکەی ئەم ئایەتە خۆی لە ئەبوو لەهەب کەمامی پێغەمبەرە و خوددا بڵێ ئەمە فلانە کەسێکە لەسەر بێ باوەڕی دەمرێ بەس خوددا بۆی هەیە ئەو قسەیە بکە بۆچی چونکە خوددا غەیب دەزانێت خوددا دەزانێت ئەم فلانە کەسە بێ باوەڕی دەمرێت بەلێگەر هەر گشتیمەوە مامۆستا نەهاتە تەحدیدکردن ڕۆڵی وان سیفەتە دەبیتە چ تشت ئەلێرە کەواتە مەبەستم چی بوو مەبەستم دەڵێن یعنی ئەبوو سوفیان زەعیمی قوڕیشە وەگەر بە عەقڵی خەڵک بێ دەڵێن ئەبوو سوفیانە بۆ ناوی ئەوی بێنایە بەس خوا ئەبوو سوفیان دوای لە هەشتی کۆچی موسڵمان دەبێت ئەوە خوددایە دەزانێت چێ دەگەڕێتەوە چێ ناگەڕێتەوە جا مەبەستم ئەوە بوو ئینسان بۆین بڕوانە ئێستا ماگە بڵین زۆر جار لە سیمینار و کۆڕە دەبین یەکێک دەڵێ ئەوەی ئەو قسەیە بکە واوای لێ دەکەم دەڵێ بابەت تۆ هەڕەشەمەکە عیبەت تۆ ئینسانی تۆ ئەوە نیە دەڵێن ئەی بۆچی ئەگەر حکوومەت بڵێ بەدەستێکی پۆڵاین لەو کەسانە دەدەین کە ئاسایشی ئەم وڵاتە تێک دەدەن هەمومان پێمان خۆشە حکوومەت بۆی هەیە دەستی پۆڵاین بەکاربێنێ چونکە ئیشی خۆیەتی ئەبینی چۆنە کەواتە ئەوە لە حکوومەت دێ دەستی پۆڵاین هونی خەڵکەڵێ کاکە ئێوە ئەم هەموو خەڵکە بۆچی بەخێوەکەن و ئەیخەنە بەندی خانەوە ئەکاکە بۆ لە سەدارەیان نادەن کورەم هەموو تاوانبارانە هەیە ها خەڵک پێی خۆشە تاوانباری زۆر سیر هەیە ئەڵێ کاکە لە سەدارەیان دەن و کۆمەڵگە ڕزگارکەن ئەمە چی ئەو نانیانە دەنێ ئاویانە دەنی ئەومانەی چییە ئەوە لە حکوومەت ئەوەشێتەوە ئەو کارە بکە بەڵام من نابێ بچم ئەو کارە بکەم بۆیە مەبەستم چی بوو ئەمە باسێکی دوور و درێژە ئەگەر لە قورئاندا ئەم بابەتەدی ئەوە ئەحکام اللهە خوددا خۆی دەزانێ ئەو صیفەتە لایەق بەچێیە ئێمە نابێ بەکاری بین بڕوانە کاتی خۆی ئازاری پێغەمبەریاندا درودی خۆی لەسەر لە جەنگی ئوحدا برینداریان کرد و ئەوانە پێغەمبەر فەرمووی اللهم لعن فلانا خدایە نەفرەتی تۆ لە فلان و لە فلان بەدیارکری خوددا چی بۆ نرد ئەم ئاەتی بۆ نرد خوددا فەرمووی ليس لك من الأمر شيء ئەوە کاری تۆ نییە بە پێغەمبەر دەفەرمێ ليس لك من الأمر شيء بزانە ئەو يتوب عليهم أو يعذبهم ئەوە کاری خوددایە سزایان دەدا چاک دەبن و سبەی لێیان خۆش دەبێ ليس لك من الأمر شيء کە تۆ بڵێ نەفرەتی خوا لە فلان لعنەتی خوا ئەڵێ خوددا ئێوە نەیفەرمووە أولئك عليهم لعنة الله والملائكة ئەڵێ ئەوە خوددا وای فەرموو بەس بۆ من نییە نەفرەتی خوددا بەکاربێنمەوە خوددا خۆی دەزانێ ئەو نەفرەتە شایانی چێ و چێنی بەڵێ دەستێتت خۆش مامۆستا بچینە بەشێ دوێ ڤۆکس بۆ باو شارین کوردستانی پرسیار کاتی ئاراستەکردن چەوە میدیا و ڕۆژنامەگەری ببنە سەدەم و فاکتەر بۆ ئاشتەوایی خۆشیت ناو کۆمەڵگەیەدا کە کەناڵەکان و میدیاکارەکان بە شێوەزێکی بێلایەنانە ڕای خۆیان بڵێن ینی بێلایەنانە بۆی ببێتە فاکتەرێکی ئاشتەوایی ڕۆژنامەگەری بخود سێکتەرە ینی پەیامە پرەت مابەینە دوو جیهەتەدا ئەفجا خەلک و دەسەڵات بیتن یان دوو جیهەتێت ناکۆیک بن بخوو ڕۆژنامەوانی ئەسلدا هاتێک و پەیام بیتن ئاشتی بیتن دیتنا من دەستگەهێن ڕاگەهاندنێژی وەکی چاو هەرێما کوردستان لەسەر هەندێک تشتا دابەش بووە دەستگێت ڕاگەهاندنێژی دابەش بووینە زمان حالن سیبەرن دەستگەهێن حزبینە ji bervêjî em neşkêne hetan ke ew peyamê ew peyama aştiye ya ku xelkî dibêtim gehînîne ve balam debêt em du mehî car hemî hewl deyn aştewayan niştîmanî û aştewaya civakî merem bît bûme ku ev bi hêz bêxîn بله ڕۆژنامەگەریە کوردی
مخابنی و نبوی اگروی چنده تایبەت وان ساڵن دوماییدا ئەگەر بژین وان 10 ساڵن دوماییدا یعنی ڕاستیەکە تەعلەک و بەردەوام دەستگیان ڕاگەاندنە بووینە ئەگەروی چەندێ کو ململانه حزبی زیادتر ناودا تا دادیدن وی چنده کو آشتی بربلاف کند ناو کمالگی دا اما نروجانه حوالی جنگو او ابیسین بر یعنی حوالی هنری حوالی زانستی اوانه زیاتر بیستین خلق زیاتر سنجی برای که شبونه تو لکه حوالی که هنری به زمانی که ساده جان بونه ببینه پیشانی ای به زمانی که کردی پتیق سیل گلاکی لکه زمانی که شر او باسی کشتاری او بکی هر یعنی کسی که خوی نفسی مرتاح نابه یا پدویا اب دزگن کو راگاندن روت بن دوبارکی ناوران دا سالات و خلکی پیدا نگن دائما درگاه که بدون باید که آشتی بگین خلکی که بلکو نه هر رش آنسپی بلکو نه و هر دو رنگ هنده رنگیم دیجن باید که ام بتر آشتی بگین خلکی خو یاره کرو راگهاندن روزنامه‌تین هات که بو آرمان جا سرکی آن کدروش می سرکی او بکوان بو شایع آن و خواستن حوالات خاص خلکی بگهینی تا جهن پیوندی دار اول که اکید بشن يعني مبادرة راجعاندنا تدركن أو برابطة آلای آشتی و دستی ده بیدو که بتن آشتی برقرار کرد نافر کمال گه هیچ. بینرین برس سپاسیا بجدار بویات کین که راوسرنجین خو آراستی مکرین سبارت افرساهاتی آراسته کرن. مامسته هجا اگر بزور نفسر تواری خو بیگمان روزنامه گریا کردی دست پیکک هبویه. اگر بزانین دست پیکا هبونا روزنامه کردی چه پیامک تیدا بو ویا چه بگهین تمه؟ زۆر باشە لە 22 نیسانی 1898 تا ئەمڕۆ زۆر گرنگە میدیاکار ڕۆژنامە نووس بە شێوازێکی گشتی ئاگادار من لەو پەیامانەی کە لەو ڕۆژنامەیە دەستمان دەکەوێت یەکەم دەبێت سەرنجی ئەوە بدەنکەوە ئەوە دەست پێشخەریەکی تاکە کەسی بووە دەوڵەتی لە پشت نەبووە کەسی لە پشت نەبووە لە کاتێکدا کە تورکیا وەکو دەوڵەت یەکەم ڕۆژنامە لە تورکیا دەرچوو بێ وەکو دەوڵەت لە 1832 بووە دەوڵەتی تورکیا لە 1832 ڕۆژنامەی هەبووە بە شێوازێک فارسەکان ئێران لە 1851ەوە یەکەم ڕۆژنامەیان دەرچووە عێراق لە 1869 ڕۆژنامەی دەرچووە زەورە ئەمە هەرسێکی دەوڵەتن هەرسێکیان دەوڵەتن کورد لە 1898 واتە کورد زۆر دوور نەکەوتەوە لە سێ دەوڵەتەکە بەڵام هەوڵێکی تاکە کەسی اینجا بۆ دەرەکەوێ عائیلەی بەدرخانی و بنەماڵی بەدرخان و مقداد و عەبدوڕەحمان و ئەمانە چەند ڕۆڵی گەورەیان هەبووە کە پێمان دەڵێن بە گوڵێکیش بەهار دێ هەوڵی تاکە کەسی چەند گرنگە ئەمڕۆ لە سایه ئەو ئازادی ئەم هەموو ڕۆژنامەیە لەبەر دەستدا هەیە کەچی ئەو بە تاقی تەنها لە کاتێکا دەوڵەتەکان ڕۆژنامەی خۆیان دەردەکەن ئەم هاتووە بەبێ ئەوەی کورد دەوڵەتیشی هەبێ وەکو هەوڵێکی تاکە کەسی و دەست پێشخەریەکی تاکە کەسی ڕۆژنامەی دەرکردو دوو ئەم ڕۆژنامەیە بیرەکەی بیرێکی نەتەوەیی و ئاینی پێکەوە بووە بیرێکی نەتەوەیی و ئاینەگە ژمارە یەکی کوردستانی 1898 بێنی دەست پێکا بە بسم الله الرحمن الرحیم دەست پێکا سوپاس بۆ ئەو خوددایە کە ئێمە مسلمانین دەست پێ دەکا بە باسی چۆن دەڵێ هێنانەوەی ئاەت و فەرمودا پێکەوە گرێدانی ئاین و نەتەوایەتی و بیری نەتەوایەتی سێ پرسیار بکە ئەو کاتیش کە ڕۆژنامەیەک بە زمانی کوردی دەرچێ ئاین و نەتەوە پێکەوە گرێبدا بۆچی ئەبێ لە میسر دەرچێ بۆچی ئەبێ ئەمانە تورکیا بەجێ بێڵن و ڕابکەن لە میسر ئەمە دەرکەن ئەو کاتی سوڵتانە عوسمانیەکان قبولیان نەبووە ڕۆژنامە بە کوردی دەرچێ ئەمە یەکە گلەی بەردەواممان لە گەلانێک هەیە کە ئێمە لە تێدادا بەژوینە و لەگەڵیاندا دەژین کە ڕۆژنامەکەمان بە بسم الله دەستی پێکردو و باسی مسلمان بوونی تایە و باسی پێغەمبەری تایە و باسی فەرموود سێری ژمارەیەکە کە بکاتە ئەسی یەک بڕۆ سێرەکەی ئەمە ڕۆژنامەکەمانە شتێکی خراپی تێدا نەبووە باسی کوردەکەی بە زمانی کوردی دەدوێی بەڵام لە هەمان کاتدا نایەڵن ڕۆژنامە دەرچێت لە تورکیا و لە سووریا و لەکوێ ناچار ئەو شوێنی دوورە لە دەسەڵاتی عوسمانیەکان میسر بووە چۆ لە میسر دەری کردووە ئەمەش ئەبێ بزانین ئێمە کە ئەمڕۆ لەش هەرێمێکدا دەژێی بە ئازادی ڕۆژنامەت هەیە هەوڵەکان و چۆن دەڵێ ئەرکەکانت قورستر و ئەبێ زیاتر ماندووبی دروشمی ئەم ڕۆژنامەیە کە دەردەچێت ڕۆژنامەکە لە 22 نیسانی 1898 ئەم ڕۆژنامەیە لە سەری سەرەوە مانشێتەکەی کە دەیەکەی بە زمانی ئەمڕۆ دروشمەکەی دەڵێ کوردان ڕابن زانست و هونەر فێر بن کوردان ڕابن زانست و هونەر فێر بن دیارە ئێمە ئەو کات نووسین بۆیە لە کوردان ڕابن وانە دەی ئەو نووسناتە ئێستش هەر بەردەوامە کەواتە ئەو ڕابوونەی کە پێویستمانە ئێستش پێویستمان پێێتی
زانست و هوەر فێر بن ئێستاش هەر پێویستمان پێێتی کە زانست و هوەر ئەبێ فێربین ئەوجار لە نێو ئەو ژمارانی کوردستاندا ژماری کوردستان کە تەماشای دەکەی سێرەکەی جارێک لە میسر دەرچوو 5 ژمارە دەرەچێت دوای ڕێگە نادرێ ئەو جا دەچێتەوە بۆ جنێف ئەبینی ئەچێتەوە بۆ ئەوروپا دوای هەندێک دەچێتەوە لەندەن جارێکی تر دەگەڕێتەوە ئەمە هەمووی بە ئاوارەیی هەمووی لە ئاوارەیدا دەرچووە چەند ماندوو بوونە کە ڕۆژنامەی کوردی بناغەکەی ئاوا دانراوە دەبێت ئەمڕۆ ڕێز دە و ماندووبوونەی دوێنێ بگری شتی زۆر جوانی تێدایەکەوە مامۆستای ئاینی مەلای کورد مەلایەک بە ناوی عەلی حەسەن ئامەدی نامەیەکی ناردووە دەڵێ بۆ ئەژمارەکانی داهاتوو من هەوڵ دەدەم وەکو مەلایەکی کورد لە ماردینەوە نامەیەکی ناردووە لە ماردینەوە مەلا عەلی حەسەن ئامەدی دەڵێ بۆ ژمارەکانی داهاتوو من هەوڵ دەدەم کە باسی سوارچاکانی کورد و باسی سەرکردەکانی کورتان بۆ بنێرم ئەوانش دەڵێن دەست خۆش ببووم ئەمەسم چی بوو جارێکی تر مەلای کورد خۆی لەناو پرۆژەیەکی نەتەوەیی بینیوەتەوە دەبێت مەلای کورد لەگەڵ پرۆژەی نەتەوەی خۆی دابێ ینی لە خەمی نەتەوەی خۆی دابێ خاڵێکی تر ئەوەیە کە لە دیاربەکرەوە نامەیەکی تر هاتووە لە ژمارەکانی دواترە ئەڵێ سکاڵای ئەشرافەکانی دیاربەکر سکاڵا یعنی چۆن دەڵێ شەکوای ئەشراف و کەسە دیارەکانی دیاربەکر چ لەو نامەیەدا هاتووە دەڵێ لە تورکیا حکوومەت بە دوای ڕۆژنامەکەوەیە تاقیبی دەکا ئەوەی بەدەستیەوە بێ دەیگرێ ئەمزانە ڕۆژنامە کە خوددا دەفەرمێ خەباتی وشە خەباتی وشە چەند گرنگە دەوڵەتێکی گەورەی وەکو عوسمانی بەدوای ئەو کەسانە دەگەڕێک چێ ڕۆژنامەی کوردستانی پێ لەبەرچی پێێتی بۆ خوێنەوە و کاریگەری هەبووە ئەوەش مەسەلەیەکی یەکجار گرنگە ئەوجا لە مووسڵەوە نامەی بۆ چووە سێرەکەی ڕۆژنامەیەک بە زمانی کوردی دەرەچێ لە قاهرەوە دەرەچێت کەچی لە مووسڵەوە نامەی بۆ کوردی مووسڵ نامەی بۆ دەنێرێ ئەمە چەند پرۆژەیەکی نەتەوەی خەڵک لە دەوری کۆبووەتەوە بزانە کە داوای ئابوونەی کردووە وتۆتی ینی ئیمکانەتەکە ئیمکانەتی خۆمانە خۆ دەوڵەتمان لە پشت نییە لە ئەدەنا کورد مەسەرەن پاری بۆ نردووە لە سلێمانیەوە پاریان بۆ نردووە لە دیاربەکرەوە پاریان بۆ نردووە ئەمە چییە مانەی وایە ڕۆژنامەیەک چونکە گزارش لە نەتەوە دەکا لە هەموو شوێنەکانی کوردستانەوە بینی ئابوونی بۆ کۆکراوت کەواتە هەموو لە ڕاستیدا پێمان دەڵێ ئەمڕۆ ڕۆژنامەی کوردستان چۆن ناوێکی گەورە بوو هەمومانی کۆکردەوە چۆن لە سەرتاسەری دنیادا بە ئاوارەی دەرکراوە ڕۆژنامەگەری کورد ڕۆژنامەکاری کورد ڕۆژنامە نووسی کورد زۆر گرنگە شەڕی وردە شەڕ لە کۆڵی خۆمان کەینەوە شەڕ بە کۆنەقین نەکەینەوە کوردستان لە پێشچاوی هەمومان بێ چونکە یەکەم ڕۆژنامەیەک کە بە زمانی کوردی دەرچوو بێ ناوی کوردستان بووە ناوێکی دیکەی پێوە نەبووە ئیدی ئەم ناوە فەرعیانە ئەم ناوە لابەلایانە ئەم ناوە بچووکانە بە هەبن حیزبە و عەشیرەتە و هۆزە و چییە و چییە با ببێ شارە و شارۆچکەیە با ببێ بەڵام دوجار کوردستان با کۆمان کرد بەێ زۆر سپاس مامۆستای بەڕێز بۆ ئاخفتنە بوان هەمی ئاخفتنی تا ڕاستی مەکرین دەستێتت خۆش مامۆستای هێژە بینەرن بەڕێز وی ئەوەی دەینە دومایە بێ خەڵێکێژی زۆر سپاس بووین بەڕێز کە هینجی بینەر بوون ئەتگەلمە و هیڤیامە ئەوە ماشیابیتن خزمەتەوە بکەین ببینم خێر و شاد تا خەڵەکە کادی بگەینە فێک و زۆر سپاس بۆ ئەفکارن بەڕێژی شاد بن